ئەگەر وەزعی بەنداویش دروست نەبێ ئێمە ئاوی تیا گلناینەوە ئێمە هەموو مؤشیراتەکانمان نیشانەکانی بەنداو کەوا سیانەمان کردووە کەوا بە بەردەوامی مراقبەی ئەەکەین لە وەزعێکی دروست و چاکدایە توانای گلدانەوە و پڕکردنی بەنداوەکەی هەیە بۆ زیاتر لە 7 ملیاریش لە 24 ساعتی ڕابردوودا 24.4 میلیمەتر باران لە دوکانباریوە و ئاستی بارانباری نیگەیانۆتە 779 میلیمەتر باران ئەگەر ئەم بارانە بەراوردکەین لەگەڵ بارانی پاردا نزیکەی 330 میلیمەتر لە پار زیاترین و ئاستی ئەو ئەمڕۆکە لە بەنداوی دوکانە 511ەیە لە 24 ساعتی ڕابردووە 10 سانتیمەتر دەریاچەکەمان بەرز بۆتەوە و ئەگەر ئەم ئاستەی باسمان کرد ئەمەنە مەترە لە ڕووی ئاستی دەریاوە بەراوردکەین لەگەڵ ساڵی پاردا نزیکەی 8 مەتر لە پار بەرزترین ئەمڕۆکە دەریاچەکەمان 6.4 ملیار مەترە سێجا ئاوی تایە کە بۆ پڕبوونی ئاسایی نزیکەی 600 ملیۆن مەترە سێجا ئاومان ماوە و وەزعی ئاویمان زۆر باشە و ڕەچاو ئەکرێت کە دەریاچەکەمان ئەمساڵ پڕکەین.